جا کاتێک شاعیرێک بەرهەمێکی شعری یاخود کتێبێکی شعری دیوانێکی شعری چاپ دەکا و بڵاوی دەکاتەوە هەرچەند بیخوێنینەوە ناتوانین وەکو نووسەر بە تەواوی وەصفی دروستی کتێبەکە بکەین و لە تەجروبە و لە ئەزمون و لە خەمی نووسینەکە تێبگەین. بۆیە ئەم بابەتە ئەمڕۆ تەوەری ئێمەیە ئەزمموی شعر و نووسین کە لەگەڵ بەڕێز بێکەس حەمە قادر شاعیر و ئەدیب قسە دەکەین میوانی ئێمەیە. مامۆستا بەیانیت باش؟ بەخێر هاتی. زۆر بەخێر بێ، خۆشحاڵین لەگەڵمانی. یەکشت سەرنجی ڕاکێشم سۆڤان ناونیشانی کتێبەکە دەمەوێت مردنێک تەجربە بکەم. مەحویش دەڵێ لە چێ یاڕەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەرچوو بێ خەبەر کەوت چیەم شاعیرانە هەموو بە مردن و بە گەڕان و بە تێگەیشتن لە مردن دەگەڕێن. نەزەمەوە تێکستێکمە بەو ناونیشانەیە دیارە تێکستی زۆر تێدایە، بەڵام ئەوە هەم سەرنجڕاکێژ و هەمیش بەشێک لە تعبیرکردن لە خۆم، یعنی لەوانە لەو تێکستێم باسی ژیان بکەم. ڕاستە باسی مردن دەکەنتە بەس بەنمونە دەڵێم نامەوە خەڵکیتر بمرم، ها لەوەی نامەی بە ماشێنە وەرگەڕێن، نامەوێت قیتارێکەوە بکە، نامێ فڕۆکەیەک بکەوی. ئەها چکاوە لە سەردەما پنیسرایە و کاتی کۆڕۆنا بوو، ئەگە بیرت بێ هەمومان زیندانی بووین لە کونجی ماڵەکانمان، داهاتی دەری هەرچی پۆلیس و زێڕەڤانی و ئاسایشە ڕاوی دەنای لە ژوورێ دەکردیەوە نەبا بمری. ئەنی ئەم پێشی وەش تەجروبەترم مێ لە نووسی مەسەن ڕاکردن لە مردنم هەیە ئەوانەم هەیە، بەڵام ئەو کتێبم خۆش دەوێت لەبەر ئەو 2 ساڵی کۆڕۆنا هەبوو ژیان شتێشتر بوو، بەشەریەت گۆڕانکارێکی گەورەی جەزری بەسەدا هات، یعنی یەک ئیستیفادەی هەبوو ژینگەی پاقش کردەوە، یعنی تو دەخەوتی بەیانی هەردەستایەوە خۆشترین تەلەفۆن بۆت دەهات کە نزیکترین کەست مردووە، خۆشەویستترین کەست مردووە. یعنی تو بینە لەو چارچێ بە تایبەتی کەسێکێگە شعر بنووسی وەگەر بیرکردنەوەی هەبێت تێگەیشتنی لە ژیان هەبیم تاکید تەسیر دەکا. من ئەو فترەیە ئەو 2 ساڵەی زۆر هیلاگوم بەدەست ژیان. کاک بێکەس جا تۆ بۆ خۆت ئەوەندەی من لێت شارەزام و یەکتر ئەناسین کەسێکی زۆر بە پێچوانی نووسینەکان کە زۆر باسی مردنەکە زۆر ژیان دۆستە و حەزی لە ژیانە و چالاکە و لە شوێنانە مەجلیسکەرم کەنە، یعنی کۆمەڵی خەڵک لێ کۆ ئەبێتەوە. نووسینەکان پەیوەستن بە ژیانی خودی خۆتەوە یاخود کۆمەڵێک کەس ئەبینیت و حاڵەتێک ڕوو ئەدات لە لای تۆ چۆنەڵێت دروستکێک دروستەکات کە ئەو نووسینەکەی چۆنە نووسینەکان؟ ئەمن بۆ خۆم هەمیشە خەندەکانم بۆ خەڵکە و خەمەکانم بۆ خۆمە، یعنی ئەو نووسینانە من دەنووسم هەموو چیرۆکی ژیانی خۆمە، هیچ شتێک بەدەرنی لە چیرۆکی ژیانی من لەوە تێکست تێدایە من بە سعات بە 5 سعات بە 6 سعات ڕۆیشتم هەم کوردستان گەڕاوم، بەنمونە 2 سعات ڕۆیشتم یەک ماشین بەرامبەری من نەهاتووە، تەماشای ژینگەی کوردستان دەکەم، تەماشای ژیان دەکەم. ئەو چیرۆکان ئەوەی ڕۆژانە چۆن خواردن چۆن دەگەڕێی چۆن بیر دەکەی چۆن هەناسەت دەی، یعنی من هیچ دقێک بە دەرنێ دانیشتم وەڵا خۆم تەرخان کردی و دەقە دەنووسم هەموو چیرۆکی ژیانی خۆمە لەو هەموو کتێبە نووسیمە بڕۆنەکەم پەیوەندیان هەیە لە بینیەکە هەمووی ڕەبتی بووەکەیە، بەڵام ئەو کتێبم جیاوازترە لەوانی تر، یانە ئەو 3 کتێبی ئاخیرم هەر یەک وە خۆی چیرۆکێکی هەبی، بەڵام ئەوم کتێبم خۆش دەوێ لەبەر 2 ساڵی کۆڕۆنا بوو، یعنی ئەگەر ئینسان لەوێ نەبیت یعنی خۆشویستنی ئەو کتێبە پەیوەستە بەو زەمانەی کە نووسی بەو زەمانەی پەیوەستە بەو معاناتەی کە ئێمە هەمان بووە بزەبت ئەوەی ئەو 2 ساڵەی ژیابیتن ئەگەر تۆزێک ڕقی لە ناخی هەبووبی ئەو ڕقی نەمایە چکۆ دەدیت تو بەدەرنی لە مردن، یعنی ئەوەنێت تو نەخۆش دەبێت ئێوارە نووستی بەیانی مردووە نزیکترین کەست، یعنی کۆڕۆنا ئەگەر بەشێت لەوە گۆڕانکاری بە سرعاتی خۆی داناینی قەت ناگۆڕێ. زۆر باش سۆبان ببوورە دەمە پرسیارە بکەم تۆ ئەم زەمەنە خەڵکەکە بە گشتی هەمووی هەر لە ماڵەوە بۆ ینی لەم 2 ساڵە ئەوی کەرەنتین و خۆپاراستن و ئەو بابەتانە بۆی دانیشتوی تا وەکو شعرت بۆ هاتووە نووسیوتە یان هۆکارێک خەمێک معاناتێک بوویتە هەوێ؟ نا من پێچوانی هەموو خەڵکی مەسەن ناوانێ 2 ساڵی کۆڕۆنەی زۆرترین سەفەرم کردنی هیچ شوێنش کوردستان من نەگەڕابم. چۆنەمە چۆنی وات کردێمە هەمومان لە ماڵ بووین نا بە حکمی شەکەم من هەویەکی ڕۆژنامەنووسیم هەبوو ئازاد بووم بگەڕێم، یعنی دوو بە خۆشم دای من حەزم لە ناو سروشت و گەڕان و ئەوانەیە، یعنی دەتوانم بڵێم هەموو شارەکانی کوردستان گەڕام
حەقم نەبوو شەوە ڕۆژە دەچووم بۆ سروش نەک بۆ ناو خەڵک. ناو سروش ناو خەڵک هەمیشە دوور بووە دوورە پەرێزمە لە خەڵک. باش کاک بەکەس بۆ ینی مەقتایەکمان بۆ ناخەیتەوە پارچەیەک کە چی بخوێنمە مەسەلەن؟ شتێکی تیاکە بۆ خۆت سەرنج ڕاکێش بۆ بۆ من هەمووی سەرنج ڕاکێش بۆ خۆت هەمووی سەرنج ئێستا شتێک کە بیرم لای سەفەرێکە دوور دوور بڕۆم بۆ لە بیرکردنی خۆم فێری جێڕانەوەی چیرۆک و وێنە کێشان بم فێرە گوێگرتن لە گۆرانی گرتن بم دەترسم لەم سەفەرە ڕابێمەوە وەک جارانی زوو خۆم لەبیر بکەم ئەوەندەم خۆش بووی دەستی چەپەت بەرنەدەم چاوەکانت وێنەم بچێشن تۆ ژنێک بیت لە سەفەر ئارام نەبێت قەڵەمێک دەناسم دەتوانی هەموو شتەکانی تۆ یاداشت بکات. دەستەکانت خۆش بێت. کاک بێکەس شتێکی هەیە ئەم نووسینەکانی هەمیشە شێلراوە لەگەڵ ئافرەت. جەبا منە پرسیارە لە تۆ بکەم زگە لە مامۆستا بێکرد بۆچی ئەو بەرهەمەی کە دەڵێ لە باوەشی ئافرەتێک ناکە مردم لە دڵی ژنێکدا لە دڵی ژنێک دەمدۆستن بۆچی ئەو بەرهەمە لای تۆ تایبەت بوو؟ زۆر جوان من بەلامەوە زۆر جوانە کە پیاوێک کۆتا ساتەکانی ژیانی دواتر کە بشگەڕێن بە دوایە لە ناو دڵی ژنێکا بدوزنە یعنی ئەوەندە کاریگەری هەبوو بێت کتێبەکە هەڵگرا ئارام هەر ئەڵێ هاکار کتێبەکە هەڵگرە کتێبەکە هەڵگرە ئارام ئاکاکە ئارام تۆ هەڵگرە دەنگم نەماوە ئەوەیەکە لە ناو دڵی ژنێکا بە دوای بگەڕن خەڵکەڵێ لە بیرەوەریەکانمە بۆتان ئەنووسمەوە بمدۆزنەوە وانە بەڵام کاک بێکەس دەڵێ لە ناو دڵی ژنێکا بمدۆزنەوە اینجا هەکار شتێکی تر هەیە کاک بەکەس کە لە جەم عادانیشین لەگەڵ خانمانە ئەمەندە نەرمونیان ئەمەندە لەگەڵ هەستی ئێمەیە هاچەنەڵێ هارمۆنیەک دروستەکات جەوەکەت پێجانە حەقا ئەمە ڕێ دروستەکەیە ینی بە جدی چێژ بەخشە دانیشتن لەگەڵ جا خۆشی هەروایە ئەوەی کە باسمان کردن و هەکار لە ناو دڵی ژنێکە ئەدۆزرێتەوە ئەو پرسیارە بەدای بگەڕێن مامۆستا دەبینم تۆ لەگەڵ زۆرێک لە نووسەرانی دیکە ینی پەیوەندێکی پتەوتان هەیە بەڕاستی هەندێک جار لە سۆشال میدیا وێنەکان بە بەرچاوم دەکەوی یان هەندێک جار لە کۆڕەکان هەر دوور بە دووری سەیر دەکەم پەیوەندێکی پتە و لە نێوان تۆ نووسەرەکان هەیە هیچ کات بووە نووسەرێک بۆ نووسەرێکی دیکە ببێتە هەوێن یان شتەکانیان بچێتەوە سەر یەکتر ینی تەسیرات هەیە وێکچوون هەیە ئەوە هەیە بەڵام من ئەو ڕۆژەش لە دیمانەیەشتر گوتم من یەک لەوانە وەک خۆم دەنویسم ڕاستە تا ئێستا لەوانێ ئەو ڕۆژە لە خەباتیش لە لیقایشی من هەندە قسەیان دەری نابوو ئەم پێمە هەموو شاعیرەکان لە من جوانتر و باشتر دەنووسن لە خۆم پێم وایە بەڵام من بۆ خۆم چۆن دەنووسم ئەو خۆم دەزانم یعنی من تاکید لەوە دڵنیامم بە خەڵک ناچم حەشمێنێ کەس بەم بچێ ئەم ئەوە خۆی بەدەبی جوانە ئەوە جوانە بەڵام تەسیراتێ شتەیە مەسن من ئەو ڕۆژە گوتیان ئەو گەنجانەی شعر دەنووسن گوتم هەمیان لەمە باشتر دەنووسن ینی پێمە حقەتە ینی ئەو ڕاستیە تو دەی تەمەنەکە جیلەشتر ئەگەر لە تو باشتر نەنووسی ینی ڕاستەمە ناگەینە کلاسیک وانە کۆن بەڵام قۆناغێکی ئەدەبیاتن قۆناغەکانی تر زۆر ڕاستی بدوێن تەمام مەسا خۆت بەرهەمێکی خۆت پێشکەش کرد سۆڤان لە خوێندنەوەی شعر باشە پێم خۆش ئەمە خراپترین ئەومە کە شعر بخوێنەوە شعری خۆم تێکەدەم پێما خۆشە سۆڤان بەرهەمێک پێشکەش بکات حەقی خۆیەتی ئەگەر کاک بێکەس بڵێ باشە سۆڤا من تۆ هاوڕێن بۆچی تا ئێستا من بەردەست نەکەوتۆ ینی ئەبا لەلام وایە پێشتر من بڕاستە خۆم یەکەم پێش تۆ گلەیەکە بکە یا مامۆستا بێکەس منە دڵی زویر نەبێت شتێک بخوێنمەوە گوڵەکان لە تاریکیدا پێدەکەنن چاوەکانم وەک جاران نین دووربینن دەمارەکانی بن پێستەی دەستم شین شین دەرەکەون کاتێک خێرا دەڕۆم لە هەناسە بڕکێوە دێم پێکانم ماندوون هیلاک هیلاک ڕێناکەن وەک ڕووبارم لێ هاتووە هەر دەڕۆم و ناگەم
زەمن چەندی ماندوو کردو کۆترێک لە بەرباران تەڕ دەبێت دەڵێ ژنە یاخود دەڵێی ژنە بەکراسی تەڕەوە سەما ئەکات وێنەیەکی ڕەش و سپی بەدەست منداڵێکەوە دەبینم قاقا بە پیری پێدەکەنێ چەندە دڵخۆشم بە دڵخۆشی زۆر جاران وا بووە کاتێ لەگەڵ خۆمدا دەنیشم دوو پێک شەراب مشت دەکەم تۆ لێرە نیت بەڵام دەزانم لەگەڵ ئەوە نییە هێشتا لە بالکۆنەکە مێزێک و دوو کورسیمانداناوە ئەوە نییە گوڵەکانی ناو ئینجانە لە تاریکیدا پێدەکەنن مامۆستا بێکەس هەست ناکە شارەکە زۆر جوان نووسرا مامۆستا جوانی خوێندەوە کاریگەری خوێندنەوە هەیە لەسەر هەندێک جار ئامادە بوون وایە ئەمە ئێستا کە دەخوێنێتەوە ئەگەر لێرە دانیشتمە سۆڤان شعری بخوێن نازانی منە دۆخەم وام یاونە جوانم زۆر خوێندەوە باش بێ، دەست خۆش بێ. لطفت هەیە سپاس دەکەم مامۆستا باس لە بەرهەمەکانی ترت بکەین ئەمە چەندەمین بەرهەمت بوو بەشێکمان وا بزانمەوە 21ەمە ئەوەندە زۆرە ماشەڵڵا بزانم 21ەم یعنی ئەمن ئەو کتێبانە کە خۆشم دەوێن بەڕاستی ئەم دەتوان بڵێم پێش 2000 زۆرم هەبوو بەڵام ئەو سەردەمی زۆرێک ستایلی نووسینەوەوانە بوو کەستێنە دەگەیشتەوەوانە ئەم لە دوای 2000 ئەو کتێبانەی هەمە بە زمانێکی زۆر سادە گوتومە بەڵام گۆڕانکاریت لە شێواز و ستایلی نووسینت کرد تاکیت ئەم پێشتر مەسەلان دەکشتی خۆم دەخین ئێستا پێ دەکەم دێنێ باشە گە شعر بۆ خوێنەر نووسێ بۆ شێ دەنووسین ئەنی ئەو کاتی مۆدیل بوو با بوو زۆر شعر معقد بوو تو باسی کەسێک دەکرێت خۆشم دەوێت خۆشەویست هەموو شێر و ڕوێی نایە پێ خۆشم لێت تا ینی قەرەبار غیرەسیام ئێستا وانیم ئێستا زۆر بە زمانێکی سادە دەنووسم ینی هەم کەس دەبێت بەڵام ئەگەر باگراوندێکی قۆڵ نەبی نازانی سەڵێ باگراوندت کرد من هەمیشە کە لە سەردەمێکا تەمەنێکی 13-14 ساڵان بووم وا مەزانی شاعیر ئەبێ مۆمێکی لەلا بێ پەنجەرەیەک ئاخر پەنجەرەیەک کرابێتەوە پەردەیەکی هەڵواسرا بێ سپی بالەی بدات ئەترەها کەشێکی زۆر جوان ئاستێرە بە ئاسمان زۆر ناخوا لە برسان مردووە قەرزارە نا تەسەوەری ئەومە کردە بێ کەشێکی زۆر تایبەت و جیاواز هەبێ بتوانێت شعر بنووسێت ناڵم ئەبێ لە ژوورێ بەتەنیا بێ مێزێک و مۆمێک و کەشێکی شاعیرانە کە ئەڵێن من وامزای شاعرە بێ وابێ جا هەروایە بێ کەشێکی زۆر تایبەت هەبێت تا بتوانی بنووسی یان نە ئاسایە بوونمە ئەچی بۆ شوێنێک حاڵەتێکە بینی لە خیاڵتا ئەمێنێتەوە دوایی دەیتەوە دانیشی ورد ئەینووسی ئەم پێتم گوت من هەموو چیرۆکی ژیانی خۆمن یعنی من زۆر جارێ پرسیارنێ کردمە چ کاتێک شعر دەنووسی ئینگلیز کات و سات نییە ئێستا قاخەز دەکەم دێ قەڵەم لۆ دەنووسم دەرم ئەو شعرە بەڵام منم پێ شعر نییە یعنی یەک لەوانەمە ئەوە نزیکەی 30 ساڵ زیاتر دەنووسم هیچ شعرێکم نەنووسیە لە مەستیدا نەبی هیچ لە بیرت ناچێ بۆ تێکستە بۆ لە خەیاڵتا بێ نووسیم و بەیانی ئەگەر زوو بڵاوم نەکردویان یاداشتم نەکردوی هەستم کردی ئیمنیە دەیان شعرمەوە هەفەوتاوە ئەمە بەستم ئەوەیە شتت فەوتاوە خەفەتی خۆزگە بنووسیایە یعنی نەک خۆزیان هەرم بکردبە ئەمن لۆ خۆم زۆر بڕوام بە ئەوەنی ئەگەر ئەوەی بۆ کتێب پێشتر ملچیم نەکە بۆ کتێب بڵاو بۆ ملکی من نامینێ من بڕوام وایە ئێستا و کتێب هەرندیم بوو کا بڵاوم کردەوە کە بڵاو بۆ ملکی منیە ملکی خوێنەرە ملکی ڕەخنەگرم چێ چێژی لە دەبین چێ پێی خراپە چێ پێی باشە ئەم قەنەعەت بێ بەڵام زۆر زار نووسیمە ینی شەوا بۆ نووسیمە ڕۆژوا بۆ نووسیمە یاداش نەکردیان سیف نەکرد نەمایە یان زۆر زار هەندێک شتی خۆم دەبین ئەو سەردەمی ئێستاوە بەوە دەنووسی پێشتر بە قەڵەمانە بوو ئەو دەکات یەک لەبەر ناوینی بەسەروانیا ئەو ئیمنە قەلق من فڕێم داوە ینی ئەو حاڵەتانە شەیە جە بۆیە لەبەر ئەمن هەمیشە ئەو جورئەتەم هەیە ئەم دەڵێم لە حاڵەتی مەستی نووسیمە لەوانەگەر ئیتفاق بکەین کەسەکان زۆر قەرزارین دەبن شعری من زۆری تێچوە قسێک هەیە ئەگەر هەڵم نەبم سعدی شیرازیە لە مەستی و ڕاستی کە لە ناو مەستیبی ڕاستەکانەوەی خیاڵتا بە ئێڵە زۆر زۆر سپاس بۆ تۆ هیوادارم خامەت هەر ڕەنجیم بێ بەرهەمت هەر لە زیادبووندا بێ و تەمەند درێژ بێ دەستەکان خۆش بێ سپاس دەکەینە بەیانە بەنامەکەت ڕازاندەوە بە کتێبەکەت و بە پارچە هەڵداوەکان